شارەزایانەوە کە دیمیانی بواری یاسا و هەڵبژاردن جەخت لەسەر ئەنجامدانی ڕێکارە یاسایەکان بۆ بەڕێوەبردنی ڕیفرەندۆم لە کوردستان دەکەنەوە و ڕاشی دەگەیەنن سازدانی ڕیفرەندۆم یەکڕێزی ناوماڵی کورد و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانی پێویستە. سەرکردایەتی سیاسی کورد یاخود بەشێک لە سەرکردایەتی سیاسی کورد ئەوێت ڕیفراندۆم ئەنجام بدا لەم بارودۆخەیە کە هەم بارودۆخی سیاسی و هەم بارودۆخی سەربازی و هەم بارودۆخی ئابووری بەڕای من بارودۆخێکی گونجاو نییە و تەوقیتەکەی تەوقیتێکی باش نییە بۆی ڕیفراندۆم ئەگەریەکی زۆری هەیە کە لەم قۆناغەیە سەرکەوتوو نەبێ و ئەگەر ئەنجامیش بدرێت لە ڕاستیە ئەنجامەکانی نەبەکامە بێ یاخود لاوازە بێ. بێگومان کاراکردنەوەی پەرلەمان بنەمای سەرەکی یاسایی و سیاسیە بۆ سەرکەوتنی پرۆسی ریفراندۆم لە هەرێمدا. جارێ ئەسڵەن پرۆسی ریفراندۆم خۆی بۆ خۆی پرسیارگەلێکی زۆری لەسرە ئەگەر پەرلەمان کاران نەکرێتەوە چ لەسەر ئاسی ناخۆی و چ لەسەر ئاسی نێودەوڵەتی، چونکە ناکرێتەوە باز لە پرۆسەیەکی سیاسی، پرۆسەیەکی یاسایی، پرۆسەیەکی نەتەوەی، پرۆسەیەکی مستەقبەلی بکەی بەبێ بوونی پەرلەمان. ئەگەر سەرکەوتنێکی مەحاڵە بۆ چونکە ئێمە تاکو ئێستا نەمانتوانێت پەرلەمان کارا بکەیتون لە هەموو دنیاشا کە پەرلەمان لە یاسا لە پەرلەمانەوە دەرەچێت بۆ مەتایبەت بۆ پرسێکی گرنگی وەکو ڕیفراندۆم و بە بڕوای من هێنانی ڕیفراندۆم لەم کاتەدا بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بۆ لە بیربردنەوەی تەواوی ئەو کێشانەیە کە ئەمڕۆ خەڵکی کوردستان بەدەستیانەوەی گیرۆدەیە لە نمونەی قەیرانی دارایی قەیرانی سیاسی. بە بڕوای یاساناسێکیش ناکرێ باسە ڕیفراندۆمێک بۆ کوردستان بکرێت و هیچ ئامادەکاریەکیش بۆ ڕیفراندۆمە لە ناوچە جێناکۆکان نەکرابێ. ئەوەی ئەیبینین لە واقع و پراکتیکیە دیارە بەتایبەت لە ناوچەدا بڕاوەکان هیچ شتێک نابینین لە واقعە نە لیژنەیەک دروست کراوە لە ناوچەدا بڕاوەکان بەتایبەت کەرکووک و دووسخورمات و خانەقین نە کارێکی بۆ کراوە نە ئامارێک وەرگراوە لەلایەنە ڕەسمیەکان نە قسە کراوە لەگەڵ نەتەوەکانی ترە تۆ ئایا دی ئیستفتاکەی لە شاری کەرکووک یاخود یەکێک لە شارە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەبێت ئێمە لەگەڵ برا عەرەبەکان و برا تورکمانەکانە هیچ نەبێ لەگەڵ ئەوانەیان کە مێمەیان ڕەون بتوانین بکەینە ڕێکەوتنیەک یاخود بە ڕێگایەکی تری یاسایی ئەنجومەنی ئەو ناوچانە بڕیار دەربکەن بۆ ئەوەی شارەکان ئەم شارانەی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەشدار بن لە ئیستفتایە. وەک شارەزانی بواری یاسا و هەڵبژاردن جەختی لەسەر دەکەنەوە ئەو ماوە کورتەی لە پێش بەڕێوەچوونی ڕیفراندۆم ماوە و ئەو وادە زەمانەی کە بۆی دەستنیشان کراوە و لەمپەرەکانیش لە پێش ڕیفراندۆم زۆرن قورسە ڕیفراندۆمێکی سەرکەوتووانە بەڕێوە بچێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.